پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە صحیح أبو داود هاتۆ دەفەرمێ أعظم الأيام عند الله يوم النحر ثم يوم القر. گەورەترین ڕۆژ لای خوای گەورە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. یەکەم ڕۆژ لەو دە ڕۆژەدا گەورەترین ڕۆژ جەژنی قوربانە کە دەیەم ڕۆژە. دوای ئەوە ڕۆژی یانزەیەمە کە دووەم ڕۆژی جەژنی قوربانە. یعنی ئەم یانزە ڕۆژە ئێمە دەڵین دە ڕۆژ، بێگومان دە ڕۆژ، بەڵام ڕۆژێتریشمان لەگەڵایە کە بێتە یانزە ڕۆژ. ئەم یانزە ڕۆژە گەورەترین ڕۆژن لە ڕۆژەکانی ساڵدا. لە هەمووشیان گەورەتر جەژنی قوربانە یەکەم ڕۆژی، پاشان دووەم ڕۆژی، پاشان نۆ ڕۆژەکەی تر. بۆیە قوربانیکردن ئەگەر پێت کرا لە ڕۆژی یەکەم و دووەمە بیکە، زۆر خێرە گەورەیە. ئەگەر پێشت نەکرا سێم و چوارەم بیکە، کەواتە ئینشاءڵڵا ئەوەندە ڕۆژێکی گەورە بن. لە ڕەمەزانە خۆمان هیلا کرد، دەبێت ئێستا خۆمان زیاتر هیلاکەین ئینشاءڵڵا، چونکە لە ڕەمەزان پیرۆزترن ئەو ڕۆژانە.